تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتانە بێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکارمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. لە پاڵ هەموو بابەتەکانی دیکەدا خەمی ژنان و پرسی ژنان زۆرترین قسەی لەسەر کراوە. دەپرسم لانی کەم لە نێوان 2 مارسدا چی گۆڕاوە؟ ئاخۆ مافەکانی ژنان و خواستی ژنان تا چەند هاتوۆتە پێشەوە؟ بۆچی ژنان بۆ خۆیان ڕازین تەنیا ڕۆژێک لە ساڵێکدا خەمەکانی خۆیان بەجددی بێن نەبەر باس و خواست لە کاتێکدا ئەمە بۆ نەیە؟ بەڕێزان تاوتوێی پرسی ژنان دەکەین لەگەڵ میوانەکانم کۆمریە محەممەد بەرزنجی ئەندامی پەرلەمانی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونت کومریەکان، هەروەها هێوی هەیاف ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابشتان. بەڕێزان وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن تاوەکو من لێرە بتوانم زۆرترین وەڵامتان بۆ وەربگرمەوە. کومرێخان با لەو پرسیارەوە ئەوەی کە لە پێشێکێکە ئاماژەم پێکریانی لە نێوان 2 مارسدا دەتوانین بڵێن شتێک لە خەمی ژنان چۆتە پێشەوە یان بەشێک لە مافەکانیان بەدەست خستووە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە و حەزەکەم ئەوەش پشتڕاستکەمەوە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، ئەندامی پەرلەمانیم تا ئێستا نەوەک بینەران ئەوەیان هەبێت. لە نێوان 2 مارسدا ئەتوانم بڵێم ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان خراپتر بووە نەک باشتر. بەتایبەت 8 مارسی 2015 جیاوازی هەبوو لەگەڵ 8 مارسی 2016 بە نیسبەتی ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان. لە بەدرێژایی مێژوو ژنان پشکی زۆریان بەرکەوتووە لە نەهامەتی و ناڕەحەتی و ئازارەکان کە بەسەر گەلان داهاتووە. گەلی کوردیش بە تایبەتی لەو هەموو ناڕەحەتیانەی کە بەسەریا هاتووە لە قۆناغە جیاوازە مێژوویەکاندا ژنان شان بەشانی پیاوان لە خەبات و قوربانیداندا بوون و قوربانی ژنان زیاتر بووە. بەس بۆچی زۆرتر لەسەر ئاستیانی لە قسەیە ئەمە ئەوترێ، ینی بەفعلی وا بووە؟ ئەگەر وا بوو بۆچی پێگە و مەکانەتی ژن لە پاڵ پیاودا لە هەرێمی کوردستانە لە دوای شۆڕشەکان وەکو پێویست بینراوە وەکو پێویست مەکانەتی خۆیان دراوەتێ؟ پێم خۆش بوو وەڵامی پرسیاری یەکەمت بدەمەوە بە تەواوەتی ئەو جا چمە سەر ئەو پرسیاری تریشت. ڕاستە لەگەڵ ئەوەی کە ئەگەر ژنان زیاتر خەبات و ماندووبوونیان نەبوو بێ لە پیاوان، هاو ئاستی پیاوان بوون لە هەموو ئازارانەی کە بەسەر گەلی کووردا هاتووە، چ لە کیمیاباران و چ کارەساتی بەناو ئەنفال و چ حتا ئەم شەڕە دوایی نەگریسەی داعش کە بەسەر میلەتی کووردا هات، ژنان بەڕاستی بوونە قوربانی و بوونە سوتەمەنی ئەو شەڕە ئەو نەهامەتی کە بەسەر کووردا هات. بەڵام بۆ ئێمەش ئەو پرسیارەمان هەیە چ لە کۆمەڵگەی کوردەواری، چ لە دەسەڵاتدارانی کورد، چ لە دەسەڵاتدارانی ئەحزاب کە ئێستا کایە سیاسیەکان بەدەست ئەحزابەوە لە هەرێمی کوردستان، بۆ نەیانتوانی ئەو پێگەیەی کە شایستەی ژنە پێی ببەخشن بە پێی مەکانەتی خۆیان و ژنان خۆشیان بۆ تەقەبولیان کرد. لەگەڵ ئەوەیە ئەتوانم بڵێم کە ژن قوربانی بووە و ئەوەش یەکێکی ترە لە قوربانیەکانی کە بە پێی قوربانیەکەی خۆی پێگەی پێنەدراوە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان یا لە شوێنی بڕیار یا لە دەسەڵاتی بڕیارداندا. ئەمەش جێ هەڵوێستەیە. زۆر جار دەوترێت کە لایەنە سیاسەکان و بە دیاریکراوی ئیسلامی سیاسی کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە ژنان وەکو پێویست بە مافەکانی خۆیان نەگەن. منم بابەتە لەگەڵ تۆ گفتوگۆ دەکەم وەکو کەسایەتێکی کەسێکی سیاسی لەناو
حیزبێکی سیاسی ئیسلامیدا. بەرحاڵ هێبیخان با سەرنجی تۆ بزانم لەسەرەوەی کە لە نێوان دوو هەشتی مارزدا پێ وایە هیچ گۆڕابێت لە دۆخی ژنان لە بەدەستێنانی مافەکانیان؟ بەڵێ سەرەتا بەناوی خی گەورە لێرەوە سڵاو بۆ ڕوحی پاچی هەموو ئەو ژنانێک کە لە پێناو ئازادیدا گیانیان بەخشیەوە ئەو ژنانێک کە بەهۆی توندتیژیەوە گیانیان لەدەستداوە. ئێمە گەربێ باسی مافی ژن بکەین، مافی ئافرەت بکەین لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوە تەنها ژن نییە کە مافی خوراوە، بەڵکو پیاویش مافی خوراوە، منداڵیش مافی خوراوە و هەر تاکێک گەنجە مافی خوراوە. بەڵام ئەوەی ژن ئەگەر نسبەی بیت چۆنە؟ ئەوەی بەرامبەر ژن دەکرێت جگەلەوەی مافەکەی کە خوراوە وەکو هاوشانی پیا و منداڵ و گەنجەکان تونند و تیژیشی بەرامبەر دەکرێت. ئەوەی دێگەی داخە کە بۆتە باس خواسی ڕاگەاندنەکان و شتێکی باو لە ناو کۆمەڵگەی ئێمە تونند و تیژیە بەرامبەر بە ئافرەت. هۆکاری سەرەکی ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو کللتورەی کە لە هەرێمی کوردستان هەیە، بۆ ئەو کللتورە عشایەتیە، هەروەکو چۆن کە ئەو هەڵە نەریتیانەی کە لە سیاست و لە کۆمەڵایەتی و لە ئابووری و لە هەر شتێکی تر کە ڕیشەی کێشاوەتەنە ئەو کۆمەڵگەیە دەرهێنانیان ماوەی چەند ساڵە ڕیشە چێشکردنی ئەو دابوونەریتە هەڵەیە ماوەیەکی زۆری پێویست بووە. هەر بۆیە چارەسەرکردنی ئەو تونند و تیژێش کە بەرامبەر بە ئافرەت دەکرێت ئەوەش ماوەیەکی زۆری پێویستە. ئەگەر بین سەیری بکەم بە ساڵانی ڕابردوو ساڵانی نەوەتەکان ڕەنگە کەمێک گۆڕانکاری بە خۆیەدی بێ، بەڵام لەو ئاسەدا نەبووە. تا ئێستاش لە ناوچەیەکی زۆری گوندەکان و لە ناحیەکان لە ناو شاریش بگرە دیاردەی کوشتنی ژن بە بیانووی شەڕەف، دیاردەی سەرکوتکردنی ژن بەردەوامە. زۆر بەداخەوە تا ئێستاش ئەو ڕێکخراوانە نامەوێت لە کاری ئەوانە کەم بکەمەوە، بەڵام ئەو دروشمانەی هەڵیان گرتووە تەنها دروشم بووە و ئەو یاسانی هەبوو نەچوتە باری جێبەجێکردنەوە. تا ئێستاش دەبین کوشتنی ژن نەریتێکی زۆر ئاساییە بە ناوی شەڕەفەوە. زۆر بەشیان لەوانەیە بخوتامی لەلایەن کەسانێک کۆپیان کرابێ و ئەو کەسش بکوژانی ئەو کەیسانە نەدراونەتە دادگا لە بەردەمی خەڵک کە تاوەکو ئەو شتە دووبارە نەبێتەوە. هۆکارەکە چێکە ڕێکراوەکان ناتوانن ئەم کاریگەریە گەورەیەدا بنێن. سەرنجەکەی زۆر جار دەوترێت بەقەدەوەی کە خەمی ئەوەیانە بزانن چ ڕەنگی لایەنێک بەسەریاندا زاڵە ئەوەندە خەمی پرسەکەیان نییە کە پرسی ژنانە. سەرنجی تۆ؟ بەڵێ زۆربەی ئەو ژنانێک کە لەو بارانەدا ئیش دەکەن دیارە ئەوانن کە مافی تەواوی خۆیان هەیە، زیاتر قوڵ نەبوونەوە، نەچوونەتە ناو ئەو کێشانێکە هەیە. بگرە ژنانێک هەیە مافی ئەویان نێ، تەنها مانجی جارێکیش بۆ بازارکردنی خۆشیان لە ماڵەوە بێنەوە دەرەوە. یعنی بۆیە ئەو شتانی کە لە خراوەکانەوە وتراوە تەنها دروشم بووە، بە تەواوەتی نەچوونە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو یاسایانی کە هەمواریش کراونەوە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. و هۆکاری سەرەکی کە ژن لە بگەێنێتەوە ئاسێکە تون و تیژی بەرامبەر بکرێت ئەو تێڕوانینە هەڵەی کۆمەڵگەیە بەرامبەر بە ژن دەکرێت کە دایمە ژن بە هاوڵاتی دەرەجە دوو سیر کراوە، لەگەڵەوەی کە ئەو توانایی لە ژناندا هەیە ئەگەر هاوشانی پیاو نەبێ زیاتریشە لەوەی کە پیا ئەو توانایی تێدا هەیە. ئەوەش دەگەڕێتەوە سەر جورئەتی ئەو ژنە، سەر ئاستی ڕۆشنبیری ئەو کەسە بۆ ئەوی توانەکانی خۆی بەدەربێخێت و بتوانێت ئیش بکات سەر بەخۆیانە. باشە، سوپاس دەکەم. قومرێخان ئەو بابەتەیە یانیەوەی کە دەوترێت زۆر جار خێزەی ئیسلامیەکان جۆرێک لە ڕێگریان دروست کردو بۆ ئەوەی ژنان نەتوانن وەکو پێویست بە مافی خۆیان بگەن، بە پشکی خۆیان نەگەن لە ژیانە وەک هەر بە شەرێکی دیکە کە دێتە دنیاوە. سەرنجی تۆ لەوبارەیە؟ بەڵێ وەڵام من تەحەدای و کەسە دەکەم کە بڵێ هێزە ئیسلامیەکان ڕێگر بوون، بەڵکو هێزە ئیسلامیەکان زیاتر زەمینەیان خۆش کرد کە ژنان بەشدار بن لە کایە سیاسیەکان و ناوەندەکانی بڕیار. هەر بە پێی دیراسەیەک توێژینەوەیەکی زۆر تازە کە خات و کنەر عەبدوڵڵا ئەندامی پێشوێن ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە کردوویەتی، هێزە سیاسیە ئیسلامیەکان زۆر لە پێشتر بوون بۆ بەشداری پێکردنی ئافرەت لە ناوەندەکانی بڕیاری خۆیاندا. ئێستاش لە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەندامی مەکتەبی سیاسی هەیە، کۆمەڵی ئیسلامی کوردستان پێش حیزبە ئەلمانیەکان ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەبووە، بۆیەوە توانیویانە بەپێی پێگەی خۆیان بەشداریان پێ بکەن لە ناوەندەکانی بڕیاردا. ئەوە تەنها وابزانم هەندێ زۆر شت هەیە لە کۆمەڵگەی کوردیان، نەک بەشداری پێکردنی ژنان، حتا زۆر بە هەڵە ممارەسەکردنی دین، حتا زۆر دابوونەریتی هەڵەی دابوونەریتی هەڵی کۆمەڵگە ئەدەنە پاڵی ئیسلام. لە کاتێکە ئیسلام زۆر بەڕێزەوە
سەیری ئافرەتی کردووە لە قورئانی پیرۆز کە سەرچاوی سەرەکی یاسادانانە لە ئیسلامدا دائیم ژن لە پاڵ پیاودا باس کراوە حتا هەمان والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ئەمە خوای گەورە بەدەق قستونیەتی هاوڕیز یەک کە بتوانن قیادە و سەرکردایەتی مسلمانان بکەن توان سەرکردایەتی خەڵک بکەن هەر لە سەرەتای بانگەوازی ئیسلامیدا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشداری کردووە بە ژن بەشدار بووە چ لە بانگەوازی نهێنی پاشان لە قۆناغەکانی تری بانگەوازی ئیسلامی کە هیجرەت و جیهاد بووە بۆیە من وازانم ئەو پرسەژ وەکو زۆرپەی پرسەکانی تر جۆرە تێڕوانینێکی تاتوان تاڕادەیەک بڵێم هەڵەیە کە ئەدرێتە پاڵ لایەنە ئیسلامی باشە ئەو مەسلەی بەشداری پێکردنی ژنان نابەتەنیا لە سیاسەتدا لە هەموو بوارەکانی دیکەدا زۆرتر بەشدارێکی شکلی نییە یعنی بۆ دڵڕازیکردنی ژنان و بۆ دڵڕازیکردنی هەندێک جار بۆ نیشاندانی وێنەی کوردی ژیانی بە دنیا نیە ئەجینا بەفعلی ژن توانیوێتی جێپێی خۆی قایم بکات لەو بەرپرسیارەتیانی پێی دراوە پێی سپێردراوە من ئەتوانم بڵێم ژن ئەوەی کە ئێستا ئەو شتە ڕواڵەتیانەی کە بۆ ژن ئەکرێت لەوانەیە بەستنی کۆڕ و کۆنفرانس و کۆنگرە تەنها بە شکلیات توانێتی خزمەت بە دۆخی ژنی هەرێمی کوردستان بکات ئەینا لە ناوەڕۆکدا ژنی هەرێمی کوردستان ئێستش لە زۆر ڕۆ لە معاناتایە تا ئێستش ئارامش یا ئاسایشی خێزانیمان نییە بەهۆی بارودۆخی سیاسیەوە بەهۆی قەیرانی ئابوووریەوە بەهۆی قەیرانی ئابووری لەوانەیە قەیرانی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە ئەمە کۆمەڵی هۆکارن کە وای کردووە ژن نەتوانێت لە شوێنی خۆی هەموو ئەو مافانەی کە وەکو مافی مرۆڤ پێویستە بۆی دەستەبەر بکرێ بۆی دەستەبەر نەکراوە لە ڕووی مافی ڕۆشنبیریەوە مافی شارستانیەوە مافی ئابووری مافی کۆمەڵایەتی زۆر مافی هەست ناکەی ئێوەمانان کەم تەرخەم بوون ینی خۆ ئێوە نمونەی ئەو ژنە ئێوە کە بۆ نمونە تۆ قمرێخان کە لە پێگەیەکی سیاسی باڵایە لە حیزبێکدا ڕەنگە بتوانێت هەندێشت بکە بەڵام ژنێک کە لە ماڵی و دەستی بە هیچ ڕناگا ئەو بڵێ چی کوامە بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا پرۆژەی جدی ئێوە بۆ ئەوەی ئەم خەمە ئەم پرسە ببێوە پرسێکی جدی لەو کۆنفرانس و کۆنگرە شکلیانی کە تو خۆت باسیەکەی دەربچێ چی کراوە ڕاستە ئەو قسەی جەنابی من هەر خۆشم هەمان قسەم کردووە لە زۆربەی کۆنگرە و کۆنفرانسەکانە کە خەمی ژنی ئێمە لەوانەیە بەوە نەڕەوێتەوە خەمی ژنی ئێمە ئەوەیە بچینە لادیەکان بچینە شوێنە دوورە دەستەکان ژنی جوتیار بدوێنین ژنی کرێکار بدوێنین ئەو ژنەی کە لە ماڵەیە و دەستی بە هیچ کوێ ناکات بزانین معاناتەکەی چییە ئێمە وا بزانین کە لە هەرێمی کوردستان ئەگەر بین وەکو زۆربەی وڵاتانی تری ڕۆژ ئاوا هەندێک یاسا دەربکەین و بەو یاسایانە بتوانین ژن ڕزگار بکەین وا بزانم شتێکی زۆرمان نەکردووە ئێمە ئەبێت پیاوانمان پێش ژنان هۆشیار بکەینەوە و ژنانیش هۆشیار بکەنەوە بە مافەکانیان و هەموو چین و توێژەکان بەتایبەت ئەوانەی کە دەتوانن کاریگەری ڕاستە خۆیان هەبێ بەرپرسیارن لە باشترکردن و بەرەو پێشبردننی ڕەوشی ژنان هەر لە مامۆستایانی ئاینیەوە بیگرە تا مامۆستایانی قوتابخانەکان تا دایکان و باوکان لە ناو ماڵەکاندانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ئەبێ پێکەوە پرسی باشکردنی ڕەوشی کۆمەڵگە بکەنە پرسی سەرەکی خۆیان لەم باشترکردنەشە پرسی ژن زۆر گرنگە چونکە نیوەی کۆمەڵگە ژنە نیوەکەی تریشی هەر لەلایەن ژنەوە پەروەردە دەکرێن و ئاراستە دەکرێن بۆیە بەهێزکردنی ژنان متمانە بەخشین بە ژنان و دروستکردنی متمانە لای ژنان و بەهێزکردنی ئێرادەیان دەتوانێت کاریگەری ڕاستە و خۆی هەبێ لە بەرەو پێشبردننی ڕەوشەکەیان ئەگەر ژن تا ئێستا ڕەوشێکی باشی نییە هەمومان لی بەرپرسیارین نابێت کەس لەو بەرپرسیارەتی ڕابکەن سپاس دەکەم هێویخان ینی هەمان پرسیار بەڵام بۆ نمونە پرۆژەی جددی ئێوەمانان چی بووە کە ڕەنگە لە شوێنێکدا بن لە پێگەیەکدا بن باشتر دەنگتان بگا لە ژنان و ئافرەتانی دیکە کە ڕەنگە لە ماڵەوە بنوەکو پێویست نەتوانن دەنگیان بگاتەوە بۆ نمونە کام پرۆژەیە بووە پرۆژەی جددی بۆ ئەوەی لانی کەم جێندەر باڵانس ڕابگیرێ لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستاندا ئیتر بە کەرتی تایبەت بە
کەرتی گشتی هیچ بابەت و هەوڵێکی جدی لەم جۆرە هەبووە؟ بەڵێ ئەوەی جێگەی داخە ببینین لەلایەنی سەرکردەکانی حیزبەکانیشەوە و لەلایەن ئەو کەسانی کە پۆستی ئامادەستەوەیە حسابێکی وا بۆ ژن نەکراوە، ینی پێگەیەکی وا بەژن نەدراوە کە بەشدار بێت لە ناوەندەکانی بڕیاردان. ڕاستە ئەو لەو دوایانە کە ڕێژەی سەپاسی بۆ ژندانرا بە کۆتاژ بێتن ڕێژەی سەپاسیەکە تەواو بکرێتن، بەڵام ئەوش ناکاتە ئەوەی کە ئەو توانای ژن تێیدا بەدەر بخسترێتن هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی پیاوسالارین ئێمە بگرەوانی لە پۆستە باڵاکانیشن هەر لەو باوەڕەدان ئەوەی کە کاری بەدەستەوەی کاری پێدەکرێ هەرژنە بۆ نمونە لە بوارەکانی وەبەرهێنانەوە ژن تا ئێستا خۆشی وای لێ هاتووە لەبەرەوەی لە دیدی کۆمەلگەەوە وا سەیر دەکرێت هەر لە مناڵیەوە لە خێزانەکەی هەر لە مناڵیەوە لە خێزانەکەی خۆیەوە وا گەورەکراوە ئەوە برایە گەورەکەیتی ئەوە برایەکەیتی ئەوە توانای زیاترە ئەوە بۆ هەیە ئەوی شەبکە ئەتو کچی ئەو لۆت نییە ئەو شتە لانەکەم ئێوەمانە ناتوانن ئەم تەسەورە بگۆڕن ئەو شتانێک کە وای کردێ ژن وای لێبێ بەنمونە زۆربەی ژنەکانیش هەیە خۆی ئەو توانایی تێدا نییە لەوانەیە جورئەتی نەبی بێتە پێشەوە ئیشە بکە لەوانەیە لە خۆی ڕانەبینی ئەو ئیشەی پێش بکرێتن بەس وە بزانی هەر کۆمەڵگەوا سەیرەکە کە ناتوانێت وشە بکە لێ مەفروزە یانی ژن خۆشی ئەو جورئەتەی تێدابی خۆی دروست بکە گەورەترین شت ئەوەیە کە ژن بگەێنتە پێگەیەک کە باوەڕی بەخۆی هەبی ئەویش دارایی سەر بەخۆی هەبیتن یعنی وا بکەی کە ژن بێتە پێشەوە لە ئیشەکان بتوانێت ئیش بکە زۆر بە جورئەتەوە و پۆستی ئیداری وەربگرێت لەسەر مافەکانی خۆی بەجواب بێت ئێمە کە دنیایەک گرفتی کللتوریمان هەبێ وەکو خۆتان ئاماژەتان پێکرەمانە دەبێت بڕێک بخرێ دەبێت بە یاسا وای لێ بکرێ بۆ نمونە ئافرەت بتوانێت بێت لە مؤسسات و لە دەستگاکانە ئیش بکە بەڵام ئێستا ڕێگری کللتوری هەیە وەکو پێویستی ژانی ئەم دەرفەتە بە حکمی و تەسەوری کە دروست کراوە بۆ ئافرەتی بۆ پیاوێکی ژوایە پێی وایە کوڕێک لە مؤسسەکە بێتوانێت باشتر کاری بۆ بکاوە لە کچێک یعنی بۆچی ئەمانە نەکراون بە یاسا بۆ نەبوون بە پرۆژەی جدی بۆ ئەوەی بەڕێگە یاسایەکەی وا بکرێت ژێندەر باڵانسە بێ بۆ نمونە گەر فەرمانگەیەک 20 کارمەندی هەیە 100 کارمەندی هەیە لانی کەم چلی ئەوە پێویستە هەر لە خوێندنەوە لە خوێنی سەرەتاییەوە ڕۆشنبیر بکرێن ئەو فکرەیە فرە بدرێتە دەرەوە بکرێتە دەرەوەی بازنە کە ژن توانای کەمترە کە پیا و دەرەجەیە کە ژن دەرەجە دووە دەبی ئەو فکرەیە ڕەش بکرێتەوە ئەوش ماوەی زۆری دەوێت چونکە ئەو کللتورە عشایریە ڕەجی کێشایە بنا ئەو کۆمەڵگەیە لۆ دەرهینانی پێویستی بە ماوەی زۆر هەیە و پێویستە ڕۆشنبیریت بڵاو بکرێتەوە کە ژنیش توانای هەیە کە ژن دەتوانێت ئەو کردارانەی کە پیاودێکە بە چاکترەوە بیکە ئەوەی بینیمان لە ماوەی ڕابردوو چێ بوو ئەو پۆستانەی بەدەستەوە بوو لە حکوومەت و لە حیزب و هەرێمی بەو دۆخەی ئێستاگەیان بنمونە بە ژن ئەو پۆستانی لە چەند شوێنێک ئەگەر ئیدارەی بچووریش بێ بەدەستیژنەوە بوو بێ لە ئیدارەی مەکتەبێکەوە بگرە ئەو ئیدارانەی کە ژن بەدەستیەوە گرتوێتی توانای باشترە و توانای پێگەیاندنی زیاترە تا ئێستا دەرفەت نەرخساوە بۆ ئەوەی ژن بێتە ئەو شوێنانە پێگەی خۆی بەدەربێخیتن و ئیش بکاتن باشە من گرەکەمەوە بوو یعنی بۆچی ئەمانە تەنیا وەکو قسە ماونەتەوان ینی وەکو قسە دەکرێت بۆ نابن بە پرۆژە بۆ بەجددی کاری بۆ لەو کۆنگرە و کۆنفرانسە شکلانەی کە قوملێخانی ژاماژەی پێکرد دەرناچن و نایگوێزنەوە بۆ ئەمەیان بکرێت بە هەنگاوی کردداری و جددی ئێمە پرۆژە و یاسای زۆرمان هەیە بەڵام ئەوەی کە ئەو پرۆژانە جێبەجێ دەکەوە لایەنی تەنفیزیەکە کێشەکە لێرەدا ئەوەیە کە پرۆژە دەردەکرێت و یاسا پەسەند دەکرێت بەڵام نەک تەنها لە بواری ژنان لە هیچ بوارێکدا کار بە یاسا نەکراوە بەڵکو بگرە ئەو کارە خراپانی ئەو کارە نایاسایانی کە کراوە هەریم بۆ دۆخەگەیاندووە بە پاڵپشتی یاسایە سەقەتەکان کراوە و ئەو یاسایانش کە هەموار کراوەتەوە ئەگەر بێت و ئەو کەسانەی کە کێشەیەکی وایان خوڵقاندیا تونند و تیژێکیان کرد سزا بدرابانە بە پێی ئەو یاسایە تاوەکو دووبارە نەبە ئەوانی تریش دەرسیان وەرگرت بایە باشە سوپاس قوبلەکان من ئەمڕۆ سەرنجێکم بۆ دروست بوو ینی پێدوانیە ژنان بە شێوەیەکی گشتی بۆ خۆشیان کەم تەرخە من تۆزە مقنعن ینی بۆ نمونە ئەگەر ساڵێک کەم تەرخەمیان بەرامبەر کرابێ بەڵام لە ڕۆژێکا کە هەشتی ماسە پیرۆزباییەکیان لێ بکەیت و ینی تر تەواو شتەکە تەواو بێت تۆزە حەفلە بکرێ و خۆیان بڕازێنەوەوانێ و یانی مەش بۆ خۆی جۆرێک لە خەلەل نییە پەیوەندی بە هۆشیاریەوە نییە گەر دەربڕینەکەم هەڵە نەبێ بەڵێ وڵایی کاکارزان من حەزەکەم ئەوە بڵێم کە لە من هەر تازەکە دیراسەیەکم خوێندەوە لە سایتی BBC و CNN وەرم گرتبوو توێژینەوەیەک لەسەر ڕەوشی ژنان لە جیهانە ئەوە هەرێمی کوردستان نییە کە ژنان تووشی ئەو بارودۆخە بوون لە هەموو دنیادا ئێسش لە سەدا 35 تونند و تیژەکان کە دەکرێت هەر بەرامبەر بە ژنانە و ژنان پشکی زۆریان بەردەکەوێت و لە سەدا 95 بەرەو سەر
پۆستە باڵاکان و پۆستە ئیداریەکان و شوێنەکانی بڕیار ئێستا شەر بەدەست پیاوانەوەیە لەگەڵ هەموو ئەو پرۆتۆکۆڵ و ڕێکەوتن نامە و پەیمان نامە نێودەوڵەتیانەی کە هەمانە بۆیە ژنانیش هیچ کوردەواری خۆمان هەیە ئەڵێن چەپڵە بە یەک دەست لێ نادرێ چەندە کۆمەڵگە چەندە پیا و چەندە هەموو هۆکارەکانی تر دەستیان خستوەتە سەر دەست بۆ ئەوەی کە ژن نەتوانێت بگات بە پێگەی خۆی ژنیش خۆی لەوێدا پشکی هەیە لەوەی کە یەکەم لێبوردنی زۆرە ئەوە خاڵێکە پاشان مقنعە قەناعەتی هەیە و هەندێک جار بۆ ئەگەر ئیستیغلال نەکرێن ئەمانە باشن وانە شتی باشن بەس ئیستیغلال دەکرێت هەموو ئەمانە وای کردووە کە ڕەوشی ژنان بەرەو پێش نەچێت بەڵام من حەزم کرد ئەلێرەیە ئەو هەلە بخوازمەوە لە کابینەی حوتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای کاروباری خانمان دامەزرا کە یەکێکە لە دەستکەوتە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی ژنان و خۆشم لەگەڵ لە چەندین پرۆژەیە لەگەڵیاندا بەشدار بووم بەڕاستی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پلانێکی درێژخایەنی استراتیژی داناوە بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی ژن و کۆمەڵێک وەزارەت لەگەڵیانە گرنگەوەیە ئەو پلانە ئەو هەڵمەتە بچێتە بواری جێبەجێکردن کە ئێستا ئیشیان لەسەرەکرێ من ئەتوانم بڵێم یەکێک لە شتە جوانەکان کە ئەمساڵ لە 8 مارسا بەدیم کرد ئەنجومەنی باڵای کاروباری خانمان هەوڵیدا خۆی لەو شکڵیاتە دوور خاتەوە کۆنفرانس و کۆنگرەی گەورە و زەبەلاح و مەصرفی تیابێت هەسا هەندێک شتی بڵێن لە پارێزگاکان کرد واتە هەندێ چالاکی لۆکاڵی کە زیاتر ڕۆ بچێت لە ناو هەموو چین و توێژەکانە هەر ئەمڕۆ کۆنفرانسێکیان هەبوو لە سلێمانی هەماهەنگیان کردبوو لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ژنانی چالاکوان و حتا ژنانی تریشیان بانگێشت کردبوو ئەمە هەنگاوێکی جوان بوو بەلای منەوە کە وابزانام هەمان چالاکیان لە هەولێریش دەبێ و لە سلێمانی لە دوهۆکیش و لە شارەکانی تریش واتە ئەو پلان و استراتیژیەتی کە بە هاوکاری ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و زۆربەی ڕێکخراوە مەدەنیەکان دانراوە لە ساڵانی پێشوو ئێستا ئەیانەوێ بخەنە بواری جێبەجێکردن ئەوە شتێکی باشە و هیواداریشین کە هەموو ئەم هۆکارانە وا لە ژن بکەن کە لەو وەزعی خۆی بێتە دەرەوە کە ئێستش بەڕاستی ئەبینین ینی تا ڕادەیەک ژن لە هەرێمی کوردستان و لە زۆربەی و ئێستا لە وڵاتە یەکگرتوەکان لە ئەمریکا ئەوە تا ژنێک بەهێزترین کاندیدە بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکایەتی ئەمە دڵخۆشکەرە ینی بەڕاستی بۆ ژنان بەڵام لە دنیا دیشاوا بۆ ینی ماف نادرێ ئەبێ بسێنرێت خەباتی بۆ کاتکەوت لە پاڵ هۆشیارکردنەوەی ژنانە پێویستمان بە هۆشیارکردنەوەی پیاوانی ئەم هۆشیاریە بەمانای هۆشیاریان بەمانای قایلکردنە چونکە وەکو خۆ دوتە دەگەر قایلکردن بێ ماف ئەسەندرێ نەگەوەی تۆ داوا بکەی بدرێت هۆشیاری بەوەی کە پیاوەکە یارمەتی دەر و پاڵپشتی خێزانەکەی بێت پاڵپشتی خوشکەکەی بێت بۆ ئەوەی بتوانێت هەموو زەمینە ژینگە لەبارەکان بەکار بهێنێت بۆ برەودان بە وزە و تواناکانی خۆی بۆ بەرەو پێشچوون ئەمە خاڵێکی باشە و کە دەڵێن هۆشیاری من حتا مامۆستای ئاینی زانام قسەم لەگەڵ کردۆ دواندوومە کە ئێوە لەسەر مینبەرەکان باشترین شوێنتان هەیە بۆ هۆشیارکردنەوەی پیاوان حتا ژنانیش بەشداریەکەن ڕۆژانە کە دەچن چەندە باسی مافی پیاو ئەکرێ بەسەر ژنەوە با ئەوەندەش باسی مافەکانی ژن بکرێ بەسەر پیاوە ئێمە هەندێک شتمان هەیە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو مافێکی ژن هەیە بەڵام تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە وەکو ئەرک سیر کراوە بۆ نمونە حەزانەی منداڵ شیردان بە مناڵ لە ئاینی پیرۆزی ئیسلامە ژن ئەتوانێ ئەوە نەکات حتا لە مقابلی ئاگەرکرد دەتوانێت داوای ماف لە پیاوەکەی بکات مقابلێکی هەبێت و زۆر لە زۆر شتیتر بەڵام لای ئێمە یعنی ژنەکەوا دەزانێت واش بار هاتووە کە بە خێوکردنی مناڵ لە ئەلفیەوە تایای ئەرکی ژنەکەی بە زوان نیە
لە عینی پیرۆزی ئیسلامی شاوانە بۆ ئەم تەسەور ئاوا تۆغ بۆ تۆ ینی خەتاکە هیچ چێە زۆر جار لە قەوزدا ڕەخنە لە مامۆستایانی ئاینی دەگیرێ ینی تۆ لەگەڵ ڕەخنەم هەیە خۆشم ڕەخنەم هەیە چونکە بە پێی پێویست نەچوونەتە ناو کرۆکی تۆ کردت تازە بوو بەڕاستی مەسلەی ئەوەی کە ئافرەت لە ئێمە هەرەڵێن ژن و ماڵیان و تۆتەوەنیە بەخێوکردنی مناڵ و بە پێی شەرع ینی یاساکانی ئەحوالی شخصی لە شەرعە ئێمە چۆن ئێستا دین لە یاسا و قانونە دەستوریانێکە هەیە ئیشی لەسەرەکەین لە شریعەتی ئیسلامیشە حتا مەسلەی میراث مەسلەی شەهادە هەر یەکە ڕێو شوێنی تایبەتی خۆی هەیە حتاکە گەربێت مامۆستایەکی ئاینی بۆ ورد کاتەوە لە مەسلەی میراسە ژن سوودمەندی زیاترە تا پیاو چونکە لە هەندێک حاڵەتی ئیستیسناە ژنەکە کەمتر لە پیاوەکە یان نیوەی ئەو وەردەگرێت لە هەندێک حاڵەتی ترە ژن زیاتر وەرەگرێت و یا مەسەلە مەسلەی شایەتیدان ئێمە بێ یعنی لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەک ئەرک سیر کراوە نەک وەک ماف ئێمە وا بزانین ئەگەر ژن ئەو ئەرکەی نەخرا سەر شانی مافی خوراوە لە ئەساس ئەوە ئەرکێکە ئاینی پیرۆزی ئیسلام لەبەر هەندێ سرشتی تایبەتی ئافرەت ئەو ئەرکەی بۆ سوک کردووە لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتی شەکەوت بوارەکە پسپۆری خۆیەتی ئەرکەکەی بۆ دانراوە بۆ نمونە حەزانە هیوا شایەتی ژن زیاتر ئەخوات کاتێککە دەڵێ شیرم داوە بۆ مناڵە و بڵێن دایکێک یا دایەنێک لە هاوکات شیری دابێ بە کوڕێک و بە کچێک لەویا شایەتی ژنەکە ژن زیاتر ئەخوات تا شایەتی پیاوەکە یا شایەتی پیاوێک ئەمە بەڵام ئەوی تاوەکو ئێستا ڕوون بۆ هەر ئەو دوو بەیەکە هەر ئەو دوو بەیەکەیە و شتەکانی تر هیچی ڕوون نییە بۆیە ئێمە خۆشمان دیسان جارێکتر لێرەیە گەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە فەقیهی ژنمان کەم بووە واتە ئەو کەسێک کە خوێندنەوەی بۆ دەقە شەرعیەکان بکات و ئەو خوێندنەوانیش کە تا ئێستا کراوە لە سەراسەری دنیا زیاتر خوێندنەوەکان پیاوانە بووە و طبیعەتی مرۆڤیش وایە ئەو شتێک کە بزانێت لە بەرژەوەندی خۆیەتی زیاتر ئەرزی ئەوە ئەکات نەک ئەو شتێک کە بزانێت بەرژەوەندەکەی تا پێشێ دەکرێت. بەڵێ سوپاس دەکەم. کومرەکان شتێکی باس کرد نمونەیەکی هێناوتی ئێستا لە ئەمریکا ژنێک یەکێکە لە بەهێزترین کاندیدەکان. ئەمە بۆچی هێشتا لە ناو کووردا نابینرێ؟ ینی بۆچی ئێمە ژنێکمان نییە ئەم متمانە گەورە و زۆرەی خەڵکی بەدەستێنابێ؟ ینی دیسان دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو بابەتانە یانەوە مەسلەی کە وتمان ینی ژنان بۆ خۆشیان جۆرێک لە کەم تەرخەمیان هەیە بەوەی مقنعن ینی ڕازیم بەوەی ئەگەر پۆستێکی بچووکیش بێ لە شوێنێکدا پێیان بدرێ وەڵامەکەت لێ وەرەگرمەوە لە پاش وچانێکی کورد بەڕێزان وچانێک و لەگەڵمان بمێنەوە گفتوگۆکەمان بەردەوام دەبێت. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سڵاوتانەوێ بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوام دەبێت لەسەر پرسی ژنان. هێوی خان پرسیارم کرد سەبارەت بەوەی کە بۆچی ئێمە ژنی سەرکردە ژنەکە بتوانێت متمانەی گەورەی خەڵک بەدەست بێنێ و ببێت بە کێبڕکێکاری سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ ئەمنەوە لە ژنمان بۆ دروست نابێت. بەڵێ ئەوەی دەبینرێ لە ئەمریکا دیارە ئەمریکا وڵاتێکی زۆر بە پێشکەوتووە و بەرەو پێشچووە ینی لەوانەیە ئەمە بە سەدان ساڵیش نەگەینەوە بە ئەوان بەس ئەوەی ئێمەش کە بینیمان ژنی کورد دەورێکی زۆر زۆر باڵای بینی هەتا بووە سیمبولێک بۆ ژن ئەوی ژنانی کۆبانێ بوو کە شامەشانی پیاوان وە زیاتریش بەو ئەرکێک کە مناڵیشیان هەیە لە شەڕدا بوونەوە و ئەرکێکی زۆریان کێشا بەرامبەر بە تیرۆریستانی داعش کە ژمارەیەکی زۆریان لێ شەهیدکردن و لێ کوشتن و شوێنێکی زۆریان گرتەوە لە کۆبانێ ئەوەش سەرکەوتنێکی گەورەیە بۆ ژن و ئەوەی دەمینێتەوە کە لە هەرێمی کوردستان هەرێمەکەی ئێمەدا ئەو قدرەتە لە ژنەکە خۆی دانیە لە خودی خۆی دانیە بەنمونە لەوانەیە ژنێک وەزیفەیەکی حکومی خۆی هەبێ دەتوانێت ئەو دەرفەتە بسەنێت دەتوانێت وەری بێت دەتوانێت ئەو توانای خۆی پیشان بدا بەنمونە ئەگەر بێت مامۆستا لەوانەیە چەندین ئافرەت لای ئێمە دەرەجەی بەرزش بێنێ بەڵام بێت مامۆستایەکە بۆ من ئاسانترە و هەر
پیشەکەی خۆی بکات و بە خێرا بێتە ماڵەوە ئەرچی دایکاتی خۆی بەجێبێن بیر لەوە ناکاتەوە کە ئەو توانای زۆر گەورەتری تێدا هەیە توانای ئەوەی هەیە کە لە داهاتوودا وڵاتەکەی خۆی بەرەو پێشەوە بە و منداڵەکانی خۆی بە شێوەیەکی وا پەروەردە بکە کە سەرکردەی لە هاتووان لەوە دروست بێت و هۆکاری زیاتریشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆربەی ئەو دایکانەی کە ئێستا یا لە ماوەی ڕابردوو دایک بوون ئەوانە ئەو دایکانە بوون کە توند و تیژیان بەرامبەر کرایە کە لە ڕابردوودا وایان شاندراوە تۆ ئافرەتی و ئەرچی تۆ ئەوەیە لەوە زیاتر نییە خزمەتی ماڵەوە بکەی و لەوە زیاتر ئەرکت پێ نادرێ ئەوەش هۆکارێکە کە پاشماوەی ئەو کردارانەیە کە بەرامبەری کراوە وای لێ هاتووە بۆتە ڕۆتین لە لای کە ئەوش منداڵەکانی خۆی وا پەروەردە بکە هەر تەنها ئەگەر کارێکی سوک بێ لە دەرەوە بیکە هەر تۆزێک مادبوونی پێ بنیکە وا بۆی ئاسانتر بێ لە ماڵەوە ئیشەکانی خۆی بەڕێ بکاتن و وا ڕاهاتووە لەگەڵ ئیشەکانی بەس ئەوە ئەو جورئەتە پێویستە پیاویش شانبەشانی ئافرەت پیا و وای لێ بکە کە توانای ئافرەتەکەی خۆی بەدەر بخا کە ئەوە شانازیە بۆ هەر پیاوێک کە کچەکەی یا خێزانەکەی یا خوشتی دەورێکی باڵا ببینێ ئەوە سەرکەوتنە ئەوە شانازی بۆ هەر پیاوی دەکا ئاستی ڕۆشنبیری ئەو پیاوە زۆر بەرزە کە ئەو دەرفەتەی بە هاوسەرەکەی خۆی یا خوشکەکەی یا دایکی داوە ڕێگەی پێداوە کە لە بواری سیاسەت تا ئیش بکە وە تێڕوانینێکی زۆر هەڵە هەیە لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە کە ژنان تێکەڵ بە سیاسەت دەبوون بۆ وەرگرتنی دیارە هەر کەسێک کە تێکەڵ بە سیاست بوو مەرامێک هەیە یا ئەوتە پۆستێکی حکومی وەربگرێ یا ئەوتە لە پێگەی سیاسەتەکەی خۆریە شتێک بکە دیارە ئەوە ناڕزایەتێکی هەیە بەرامبەر بە هەر کردەوەیە کە لە کۆمەلگە هەبێ بەرەو پێشی بە دیارە کە ئەو هاوسەرەی یا باوچی یا براکەی ئەو دەرفەتەی پێدا کە توانەکانی خۆی بە دەربێخی لەو پۆستە بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا ئەوەش پێویستی بە هەمەهەنجی دەوروبەری ئەو ئافرەتەش هەیە بەڵام ڕۆری سەرەکی ئافرەتەکە دەیبینێت کە ئەو جورئەتەی هەبێ خۆی بەرەو پێشەوە بە باشە بەس لە سەرەتای قسەکانەوە لە کۆتایەکەشیدا من ئەو سەرنجەم بۆ دروست بوو ئەوەی کە تۆ باست کردانی تاوە کورسەکە لە هەرێمی کوردستاندا ئێمە ژنێکمان نەبوو خاوەن ئەو جورئەت و قدرەتە بێت هۆکارەکەی ئەوە ینی پشڕاستکردنەوەی ئەو بۆچوونەوەی کە زۆر جار دەڵێ ئافرەت لاوازە ڕەنگە نەتوانێت بگاتە هاوشانی پیاوان هۆکارەکەی زیاتر بۆ ئەو دەگەڕێتەوە قسەکەم تاوا نەکرد کە ژن دەچێتە ناو سیاست لە دەوروبەر بە شێوەیەکی تر سەیری دەکرێت یعنی لەوانەیە لە ماوەی ڕابردوودا ئێستا تۆزێک باشتر دروست کراوە بەڵێ ئەم تەسەوری دروست زۆر زۆر بەداخەوە دروستی کردووە نانا نەخێر ژن هەرگیز ئەگەر بێت و بێتە پێگەیەکی وە ئەو تەسەورانەی بۆ دروست نابێت دەکات کامل قەناعەتی بەخۆی هەیە قەناعەتی بەو قودرەتەی هەیە بەو بنەمایانەی کە لە ناخیدا هەیە بەڵام ئەوەی وای کردووە زۆر بەداخەوەین لە ناو حیزبەکانیشدا وایان کردووە کە ئافرەت دوور بخەنە لە سیاست دوور بخەنەوە لەو پۆستانەی کە لەگەڵ خەڵکە ڕاستەوخۆ بەرکەوتە یەکتر دەبن هۆکارەکەی دەگەرێتەوە زۆربەی ژنانمان دیتێ لە ماوەی ڕابردوو کەیسی ئەخلاقی بۆ دروست کراوە لە ململانە حیزبیەکاندا ئەوە شوای کردووە بە تایبەت لە شاری هەولێر کە شارێکی محافزکارە و هەولێریەکان زیاتر ڕێگە بەوە نەدەن کە خوشکیان یا کچیان یا هاوسەرەکانیان تێکەڵ بەو بوارە ببن هۆکارەکەی بۆ ئەو دەگەڕێتەوە ململانی سەقەتەکەی سیاسی ئێمە بۆتە سراعێک بۆتە شکاندنی یەکتر ئەگەر بێت و ئافرەتەکە هیچ شتێکی بۆ نەبەن و زۆر سەرکەوتوو بێ کەی ئەو ئافرەتە سەرکەوتوو بوو ئەو دەبزانە پاشماوەیە کەیسێکی ئەخلاقی بۆ دروست دەکرێت لەوانەیە لەناو کۆمەڵگەی ئێمەش شتێک بێ بە ڕوەیەکی تر سەیە بکرێ بۆ شکاندنی کەسایەتی ئەو کەسە باشە سوپاس بکەم لێخان ئەو بابەتە زۆر سەرنجی ڕاکێشامنانیەوەی کە لە ماوەی ڕابردوودا ئەگەر ئافرەتان ڕویان بکردایەتە سیاست و پێگەیەکیان هەبووە لە ناولایەنێکی سیاسیدا نیشانەی سەرسوڕمان و پرسیار زۆرە بوو لەسەری ئەمە دروستکراو بوو یان بۆ خۆیان بەشێک بوون لە دروستکردنی ئەم گومان و تەسەورەی خەڵک دەوروبەریان لەسەر خۆیان بەڵێ وەڵام من پێم خۆشە دائیمە گەشتبین بم بۆیە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بمەوە وتەی ڕۆژهەڵات ناسێک دێنمەوە یادی هەمومان ڕیچ ڕۆژهەڵات ناسێک بووە کە هاتوۆتە سەفەری باشوور و کوردستانی کردووە لە کتێبەکەیدا باز لەوە دەکا ئەڵێ زۆر گەڕاوم زۆر شوێن گەڕاوم بەس ئەو سەربەستی و ئەو متمانە بەخۆی و ئەو ئازایەتیەی لە ژنی کووردا بینیومە لە هیچ کوێ نەمبینیەوە ژنی کورد زۆر ئازایانە و زۆر سەربەستانە پێشوازی لە میوانەکانی دەکات و لەگەڵی دانیشێ گفتوگۆی لەگەڵ دەکا ئەمە ژنانی ساڵی هەشتاکان و ساڵی هەفتاکان کۆتایی هەفتاکان ئێستا هەر ئەو ژنەیە ئەتوانم بڵێم زۆر باشتر بووە
بەڵام کاتێک تەکنۆلۆژیا هاتە ناوەوە ژنی ئێمە ژنێکی ئەوروپی ئەبینێ ژنێکی ڕۆژئاوایی ئەبینێ وەکو سەراوێک وایە یا میلەتی ئێمە کە ژنێکی ئەوێ بینن وازان ژنەکانی خۆمان هیچ نییە لە کاتێکدا ئەو دایکەی کە لە ماڵەوە دادەنیشێ ڕۆڵەکانی بەخێو دەکا ئەبێ ئێمە بە سەربەرزی و بە شانازیەوە باسی بکەین. ئێمە نمونەی حەفسەخانی نەقیب و عادیلە خاتممان هەبووە کە توانیویانە تۆوی خوێندەواری و سەقافەت لە کوردستانە بچێنن. بۆیە با دائیم کەم سەیری خۆمان میلەتی خۆمان و کەم سەیری ژنەکانمان و توانای ژنەکانمان نەکەین. ژنانی ئێمەش ئەگەر شەڕ و شۆڕ ناڕەحەتی نەهامەتی بەرەوکیان نەگرێ ئەتوانن کەڵەژنی باشتریشیان لێ پەیدا بێت و ئەتوانن شان بەشانی پیاوان هەتا ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشوە هەڵبژاردننی 2009 بۆ 2013 پێش ئەویش 2005 جیاوازیەکی زۆرمان بینی لە کێبڕکی کاندیدەکانە. لە 2013 ئێمە کۆمەڵی ژنمان بە دەنگی خۆیان چوونە پەرلەمان کەواتە ژن توانیوێتی ئیسباتی وجودی خۆی بکات، توانیوێتی متمانە بەخۆبوونی خۆی ئاڕاستەی جەماوەر بکات. جەماوەریش ئەو تەڕوانینەی بۆ دروست بووە ئەو گۆڕانکاریە و حتا بۆ پەرلەمانی عێراق ئێمە کۆمەڵی کاندیدمان بە دەنگی خۆیان چوونە پەرلەمانی عێراق. ئەمە گۆڕانکاریەکی جوان، ئەمە گۆڕانکاریەکی نەوعیە و حتا لە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی سێدا 4 ژنمان چوینە سەرکردایەتی سییانمان بە دەنگی خۆمان ڕۆشتین، بە دەنگی کۆتا نەڕۆشتوین. کەواتە ئەمە هەمووی گۆڕانکاری جوانە و گۆڕانکاری ئیجابیە. بەڵام جارێکی تریش هەر ئەتوانین جەخت لەوە بکەینەوە بە زیاتر متمانەمان بە خۆمان هەبێت، ئیرادەی کچەکانمان لە پەروەردەکردنا بەهێزترکەین، متمانە بە خۆبوونیان تیا بچێنین کە ئەمەش جارێکی تر ئەرکی ژنە. سوورەی جوانی ژن، وێنای جوانی ژن لە ڕاگەیاندنەکان کە ئەتوانێت کاریگەری ڕاستە و خۆی هەبێت. ئێمە ئەگەر بین ڕقابەیەکی باش لەسەر ڕاگەیاندنەکانی خۆمان دابنین، بزانین چ شتێک ئەتوانێت خزمەت بە ڕەوشی کۆمەلگا بکات. من ئەتوانم بڵێم زۆرترین توندوتیژی کە بەرامبەر بە ژنەکرێت لە هەموو دنیا لە هەرێمی کوردستان لە ڕاگەیاندنەکانەوە ئەکرێت. ئەو ئەفلامانەی کە ئەخرێت پیشانی ژنان و کچانی ئێمە دەدرێت کوا وێنایەکی جوان لە ژن. ئەو ئەفلامە مدەبلەجە تورکیەکان نازانم مەکزیکیەکان هەمووی وێنای ناشرینە لە ژن. یعنی سیرەکەی ژن کەسێکی ناخی ناشرینە، بیری ناشرینە، خیانەت دەکات چیرە لە ئەسڵا ئەبێ ژن دژی ئەو وێناکردانە شۆڕش بکە بۆی بتوانێت گۆڕانکاری لە کۆمەڵگەیان بکە. ئەمە تەسویرێکی واقعیە. بەڵام هەمومان ئومێدمان وایە، ئیرادەمان ئەوەیە کە ڕەوشی ژن ئەوەندە بەرەو پێش ببین کە بتوانین ئەوەی کە نەتەوە یەکگرتووەکان ئێستا بانگەشەی بۆ بەتەکاڵێ 50 تا 2030 لە هەرێمی کوردستان پێش هەموو شوێنێ ئەو 50 تحقیق بکەین بە ئیرادە بەویست بە متمانە بەخۆبوونی ژنە نەک بە شکڵی نەبەش. باشە بەس وەڵامی ئەوم دەست نەکەوتوانێ ئەو تەسەوەری کە لەسەر ئافرەتان بۆ نمونە ئەگەر بەشدار بووە لە سیاسەتدا دروست دەکرا دەمێ وەڵامەکەیم دەست بکەوێتەوە. یعنی ئەمە پیاوان هۆکار بوون یان بۆ خۆشیان بەشدار بوون لەم دروستکردنی ئەم وێنایەدا؟ پیاوان تشکیان بەردەکەوێت. هەموو شتی من حەز ناکەم هەموو شتێ 100% بخەمە سەر لایەنێک، بەڵکو هەموو شتێک ڕێژەیە. بەڵام لەوانەیە هۆکارەکەی تێڕوانینی کۆمەلگا هۆکارێکی بەهێز بێ وا فێر نەبووە کە کەمتر ئەگەر ژن ئیشی بەشداری کایی سیاسی کردەوە بەو شێوە دیارە نەبووە. ئەگەر چوو بێت دیسان جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە چۆن سەیری ژن بکەین، چۆن پێناسەی ژن بکەین، کۆمەلگە چۆن پێناسەی ژنەکە. ئەمە زۆر گرنگە. ژن بزانێ ئەرکی چییە، مافی چییە، و زۆر گرنگیشە ژن بزانێ ئەو سنوورەی کە هەیەی کامەیە سنوورەکان نەبەزێنێ بۆ ئەوەی بە هیممەتەوە
بتوانێت بە عەزمەوە گۆڕانکاری لەو تێڕوانینەیە بکە. قسەکەی هێوی خان جوانە، شتیوا هەبوو، ئەو نەزعانە هەبوو، ئەو فیکرانە هەبوو، بەڵام ئێستا خەریکە ئەو کاڵبووەتەوە. یعنی بەو شێوەیە نەماوە. ئێستا دەزانن ژن ئەگەر لە شوێنێکا بێ ئەگەر ئەرکێکی پێ بسپێرێ زۆر بە ویژدانەوە ئەرکەکەی خۆی جێبەجێ دەکات. پەرلەمانتارانمان لە خولەکانی پەرلەمانە ئێستاش وا بزانم کاتێ پەرلەمان پەکخراوە، من ئەو هاوڕێیانەم کاندامی پەرلەمان پرسیاریان لێ دەکەم، ئەڵێ هەر ئەچین، یعنی ئەچین بەشداری لێژنەکانەکەین، بەشداری دانیشتەکانی، ئەڵێ زۆر جار پیاوەکان نایەن بەزێمە هەرەچین. یان ئەمجا ئەو تەمەسوکەی کە هەیەیانە پێکەوە ژنانی ئەندام پەرلەمان یا لە هەر شوێنێکی تر بن زۆر زیاترە لەو تەمەسوکەی کە پیاوان هەیەیانە. باشە یەوی خان ئێستا کاتی چی تر دەبێت ژنان چی بکەن بۆ ئەوەی نزیکتر ببنەوە لە بەدەستێنانی تەواوی مافەکانیان، نزیکتر ببنەوانێت لەو خواستانەی کە هەیەیانە و هێشتا بەدەست نەگەیشتووە. بەڵێ ئێستا بەر لە هەموو شتێک ئەو ڕۆشنبیریە لە ناو خێزانەوە دەبێت دەست پێ بکات. باش وە پێویستە لە پەرلەمان بڕیاری گرنگ دەربکرێت کە یاسای گرنگ دەربکرێت کە ڕێگە بە ژن بدا و تەواوی ئەو مافانەی کە ژن هەیەی پێی بدرێ و تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەو کەسانی کە بەرامبەر دەکە بگاتە سزای یاسایی خۆی بۆ ئەوی دووبارە نەبێتەوە. و پێویستە لە پێش هەموو شتێکیشەوە لە ناوەندەکانی بڕیارداندا لە شاندە دانوستانەکاندا ژن بەشداریان پێ بکرێ. ئەوە تا لە پەرلەمان یا لە ئەنجومەنی پارێزگاکان یا لە شوێنەکان لە ناو سیاسەتە ژن پۆستی پێدراوە، بەڵام کە دێتە بڕیاردان ڕاوێژ بە ژن ناکرێ، ژن بەشداری پێ ناکرێ بە شێوەیەکی وا بەرچاو کە بڕیاری ژنەکەی تێدا بەدی بکرێ. باشە من کۆمنتێک سەرنجی ڕاکێشام حەزەکەم بخوێنمەوە کانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ مافی ژنان لە دەرگاکان بە تەواوی دراوە، ئەو هێشتا گرێ دەکڵێت چیتان لە پیاوان دەوێت ئێمە ژن قەناعەتان هەبێ ژن ئەگەر تەلاقی بەدەست بێ خراپ بەکاری دەهێنێ. من حەز دەکەم کۆمەڵێک کۆمنتی ئەو خانمانەی کە نووسیوانە بخوێنەوە. بگورە من لە سەرەتا باسی ئەوم کرد، ئێمە ناڵین ماف لە بەرەوەی پیاش مافی خوراوە، منداڵیش مافی خوراوە، بەڵام ئەوەی ژن بەرامبەری دەکرێت تونند و تیژیە، سەرەرای ئەوەی مافی خوراوە تونند و تیژیش بەرامبەر دەکرێت. باشە کە هەرکانی بەڵام حەمالی نووسیوەتی نەخێر ڕۆژ دوای ڕۆژ ژنی کورد ژیانی زەحمەترە بێ، هەر لە ناو خێزانەوە هەتا دەگات بە مامەڵی تاکەکانی دەرەوە و هەتا دەگات بە یاسا. لێرە هەتا پیا وەستا بێ نابێ ئافرەت قسە بکات. حەز دەکەم کۆمنتی خاتونێکی تر بدۆزمەوانێ. سۆنیا نووسیوەتی من ئافرەتێکم لەم نیشتیمانەدا نەک مافم نەدراوە و ئازاد نەکراوە، مافم خوراوە و ئازادیشم زەوت کراوە. لیندا هەولێری نووسیوەتی بڕۆن لە دادگا سەیری بکەن ژن چۆن پیاوی خستووەتە ناو کێشەوە. هەر هەموو ڕۆژێک داوای تەلاق زیاتر بووە و نووسیوێتی پیاوی قوربەسەر چی بکات. لە پاڵەوەی کە سەرنجم دەوێت لەسەر ئەو کۆمنتانە هەمان ئەو پرسیاری لە هێوی خانم کردانی. چی بکرێت بۆ ئەوەی نزیکتر ببنەوە لە ئافرەتان چی بکەن، ینی بۆ ئەوەی نزیکتر ببنەوە لە بەدەستێنانی خواست و مافەکانیان؟ دیارە ڕاستە ژنان لە ژینگەیەک و بۆ ژینگەیەکی تر جیاوازە، هەر بە پێی ئامارەکانی بەڕێوەبەراتی تونند و تیژی دژی ژنان کە بڵاو کراوەتەوە، ڕێژەی تونند و تیژیەکان کە بەرامبەر بە ژنان کراوە لە سێش پارێزگای هەرێمی کوردستان کە بڵاو کراوەتەوە. لە ساڵی 2013 پارێزگای هەولێر لە پلەی یەکەمە لە تونند و تیژیکردن بەرامبەر بە ژنان، پارێزگای سلێمانی لە پلەی دووەمە، پارێزگای دهۆک لە پلەی سێهەم. بەڵام لە ساڵی 2014 پارێزگای هەولێر ڕێژەی تونند و تیژیەکان 2 بەرابەر زیادی کردووە، دیسان لە پلەی یەکەمە. پارێزگای دوهۆک بۆتە پلەی دووهەم، پارێزگای سلێمانی بۆتە پلەی سێهەم. کەواتە هەر لە هەرێمی کوردستان لە 3 پارێزگای جیاوازە کۆمەڵی ئیحسائیاتی جیاوازمان هەیە. پاشان هەر بە پێی ئیحسائیاتەکانی بەڕێوەبەراتی تونند و تیژی لە ساڵی 2013 تونند و تیژیەکان 4001 تۆمار کراوە، لە 2014 5475 تۆمار کراوە، لە 2015 لە 5 مانگی یەکەمدا
بەس 5 مانگی لە بەردەستایە 3200 سوورێک تۆمار کراوە. ئەمانە نیشانەی ئەوەن ئێمە ناڵێن تونند و تیژی نەماوە. تونند و تیژی هەیە، جۆرەکانیشی جیاوازە، هەر لە تونند و تیژی دەرونی جەستەیی سێکسی و بڵێن حتا جاری وا هەیە بە قسەیەک لەوانەیە پێیان بەرامبەرەکە تونند و تیژی بەرامبەر بکرێ، بەڵام کار ئەبێ بکرێ. پێشتریش وتم تەنها بەلایەنێک ناکرێ، حکوومەت، دەسەڵات، پەرلەمان، جەماوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ژنان خۆشیان ئەبێ بێنە پێش هەموو پێکەوە هەنگاو بنێن بۆ باشکردنی ڕەوشی ژن. ڕێکخراوەکان نەیەن هەرچی خراپی بارودۆخی ژنە بیسەپێن بەسەر ئاینە، بەڵکو بێن لە ئاین چی جوانە ئەزانی خزمەت بە ژنەکە، دەبا بێت اعترافی پێ بکات بیخاتە بواری جێبەجێکردن، با بێت بە هەماهەنگی دەکرێت زانایانی ئاینی بە هەمان شێوە حکوومەت پەرلەمان. کەواتە ئێمە ئەبێ هەموو لە هەوڵابین کە کۆمەڵگە بەرەو ئاشتی کۆمەڵایەتی بەرین. ئاشتی کۆمەڵایەتی کۆمەڵگە چۆن زامنەکرێ؟ ئاشتی خێزانەکان زامن بکەین. ئاشتی خێزان چۆن زامنەکرێ؟ بژێوی ژن باش بکەین، ڕەوشی ژن باش بکەین. زۆر سپاس بە هەموو شێوەیە دەتوانین کۆمەڵگە باشتر بۆ کۆمرێ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دعای بوون بە پەرلەمانتاریشم بۆ کردی. وەڵامی بە کورتی سەبارەت بۆ کمنتێک کە وتی دادگاکان پڕن لە کەیسی جیابوونەوە تەلاق، هۆکارەکەی ئەوەش دەگەرێتەوە زۆربەی ئەوانن کە ئێستا لە دادگاکان کەیسی تەلاقەکانیان تۆمار کردووە، ئەوانن کە لە تەمەنێکی بچووکدا بەشودراون، ئەوانن کە نەیانتوانیوە ئەوە تونند و تیژی ئەسڵەن کە بەرامبەر ئەو ئافرەتە بەو کچەکراوە لە تەمەنێکی زوودا بەشودراوە و نەیتوانێت خێزانێکی وا پێک بهێنێ بۆ کەیسەکەی گەیشتۆ بە محکەمە بۆتە تەلاقدان و هۆکاری هەژاریشەکە وا دەکە بگەێنێتە ئەو حاڵەتە. زۆر سپاس بۆ هێوی هەیە ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر. سوپاسانەکەم کە میوانی تاوتێ بوون. ئازانێ نارتی سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.